بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين. برایانی ئیماندار و خۆشەویست، لە باسەکانمان دەربارەی ئاداب و ئاکاری ئینسانی مسلمان ئەمڕۆ باسی ئەدەبەکەین لەگەڵ پێغەمبەری خۆشەویستمانە صلی الله عليه وسلم. پێویستە لەسەر ئینسانی مسلمان ئەدەبی هەبێ لەگەڵ پێغەمبەری ئازیز و بەڕێز و خۆشەویستمان. باوەڕهێنان بەو پێغەمبەرە ڕوکنی دووهەمی شایەتمانە. ئێمە کاتێک ئەڵێن ئەشهەدو ئەن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله، بەو شایەتی دانا کە تۆ شایەتی ئەدەی کە محەممەد پەیامبەری خوای پەروەردگارە بۆ لای تۆ و بۆ لای هەموو مرۆڤایەتی، ئەو کاتە تو ئەبی بە مسلمان. کەوابوو ڕوکنی دووهەمی ئیمانەکەت لەسەر ئەوە ڕاوەستاوە، بۆیە ئەبێ ئەدەبی تەواوت هەبێ بەرامبەر بە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم. لە دیاردەکانی ئەدەبی ئینسانی مسلمان بەرامبەر بە رسول الله صلی الله عليه وسلم ئەوەیە کە یەکەم ئەبێت تۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە گەورە ڕابگری، بە مەزن ڕابگری، چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مەزن و گەورەیە لە لای خوای پەروەردگار، بۆیە ئەبێت تۆیش بە گەورە و مەزنی بزانی. خوای پەروەردگار لە سورەتی الأعراف ئاەتی 157 ئەفەرمێ فالذين آمنوا به، يعني بپێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، وعزروه ونصروه واتبعوا النور الذي أنزل معه أولئك هم المفلحون. بەڕاستی ئەوانەی کە ئیمانیان بە پێغەمبەری خوا هێناوە صلی الله عليه وسلم و قدر و ڕێزی پێغەمبەری خوا ئەگرن، بە گەورە تەماشای ئەکەن و پشتگیری لێ ئەکەن، لە بانگەواز و داوەکەیە پشتگیری لێ ئەکەن، ئەبن بە پشتیوانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و شوێنی ئەو ڕێبازە ئەکەون کە دابەزیوە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بەڕاستی ئەوانن کە سەرفرازە بن، ئەوانە سەرفرازە بن کە صفەتەکانیان ئاوا بێ. کەوابوو تۆ ئەبێ پێغەمبەری خوا بە گەورە بزانی. لە ئەدەبی ئیسلام ئەوەیە بە گەورەی تەماشای پێغەمبەری خوا بکەی صلی الله عليه وسلم. دووهەم ئەدەب کە ئەبێ هەمان بێ بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەیە کە ئەبێ خۆشمان بوێ و شوێنی بکەوین و خۆشەویستیەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەوەیە دەرەکەوێت کە کاتێک تۆ شوێنی پێغەمبەرەکەوی. خوای تعالی لە قورئانی پیرۆزە لە سورەتی آل عمران ئاەتی 31 ئەفەرمێ قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله ويغفر لكم ذنوبكم والله غفور رحيم. ئەی پێغەمبەری خوا بە مسلمانان بڵێ ئەگەر ئێوە بەڕاستەقینەیی خواتان خۆشەوێ و پێغەمبەرەکەیتان خۆشەوێ، ئەبێ شوێنی پێغەمبەری خوا بکەون صلی الله عليه وسلم، ئەو جا خوا خۆشتان ئێوێ. یان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم بە خەڵکی بڵێ، بە مسلمانان بڵێ ئەگەر ئێوە ڕاستەکەن لە قسەکانتانە کاتێک ئەڵێن ئێمە خوا و پێغەمبەرەکەیمان خۆشەوێ، ئەبێ شوێنی من بکەون، یعنی شوێنی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەگەر شوێنی پێغەمبەری خوا بکەون صلی الله عليه وسلم، ئەو خوا خۆشتان ئێوێ و لێتانیش خۆشەوێ. طبعا بەڕێزان، یعنی ئەم خاڵە بە تایبەتی بەڕاستی زۆر کەسی فەزح کرد. زۆر کەسێ ئیدعای خۆشەویستی پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم، زۆر کەس ئەڵێ ئەمە پێغەمبەرمان خۆشەوێ، زۆر کەسێ ئەڵێ ئەمە خوامان خۆشەوێ. بەڵام لەیرە خوای تعالی ترازوویەکی داناوە. ئەگەر تۆ خوات خۆشەوێ، پێغەمبەرەکەیت خۆشەوێ، ئەبێ شوێنی پێغەمبەر بکەوی، ڕێبازەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جێبەجێ بکەی. ئیتر دەم حەساو نییە، حتا بەیانی تۆ بڵێ من پێغەمبەرم خۆشەوێ، من خوام خۆشەوێ، بەڵام عملەکانت شتێکی تر بڵێن، گفتارەکانت شتێکی تر بڵێن، قسە و کردارت، گفتار و کردارت لەسەر ڕێبازی پێغەمبەر نەوێ صلی الله عليه وسلم، یعنی هیچ، هەر بۆ خۆت وا بڵێ. کەوابوو زۆر گرنگە ئێمە کاتێ ئیدعای خۆشەویستی پێغەمبەرەکەین صلی الله عليه وسلم لەوەیە دەربکەوێت کە ئێمە شوێنی پێغەمبەر کەوتوین. کاتێ وترا پێغەمبەر واییوت، کاتێ وترا
اما سنتي في غمره صلى الله عليه وسلم والربازي في غمره وبوت سلمين را كبالفعل امر ربازي في غمره والله براين السلفيه شي كردني معناه او اجيني كتو خو في غمري خوات خوش نابي معناه كي واه بدقي ام اياتيك لسوره ال عمران اياتي السويه قال تعالى فرميتي ادبي سيم برزان كبيويست لإيما هابي برامبر ببيغمبري خواه صلى الله عليه وسلم أو يا هرجيز بيشي بيغمبرنا كوين قال تعالى فرمي يا أيها الذين آمنوا لا تقدموا بين يدي الله ورسوله بيشي خواه بيغمبري خواه ما كون بيشي خواه بيغمبري خواه ما كون طبعا بيش كوتن ليلة بتشي معناه يقديه بو معناه أو يا هرجيز قصة كانت بيشي قصي خواه بيغمبري خواه نخي كاتيك بابتك باسكري تا نزانی خوا و پیغمبری خوا لو بارو چیان فرمو قسمکه هندی بابت هي لجیانی انسان چارنوسازه کاتێک ئەو بابەتانە ئەو ڕژێنرێ باس ئەکرێ تو یەکسەر لە خۆتۆ مەڵێ ئاوا و ئاوا و ئاوا بێڵە بزانم خوا چی فەرمووە پێغەمبەری خوا چی فەرمووە صلی الله عليه وسلم ئەو جا تۆش لە ڕوانگەی ئاەت و حەدیثەوە قسەکانی خۆت بکە ئەگەر هاتوو تۆ پێشی ئاەت و حەدیث کەوتی لە خۆتۆ قسەت کرد ئەوە معنای وایە پێشی خوا و پێغەمبەرەکەی کەوتووی صلی الله عليه وسلم خوا پەنامە بدە فتوا مەدە لە خۆتۆ ئاخر قسەکردن لە دینە فتوایە فتوا مەدە لە خۆتۆ هەتا نەزانی خوا و پێغەمبەری خوا چیان فەرمووە ئەگەر وابیت ئەوە معنای وایە ئەدەبت هەیە لەگەڵ پێغەمبەرە صلی الله عليه وسلم چوارەم ئەدەبی ئێمە لەگەڵ پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ئەوەیە دەنگ بەرز نەکەینەوە سەر دەنگی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم يا أيها الذين آمنوا لا ترفعوا أصواتكم فوق صوت النبي صحابيك ناوي ثابتي كري قيس بو توزي دنگی برز بو ئیسان هەیە ئیسان لەناو ئەم مەجلیسەی خۆشمان لەوە چێ کەسانێکە بێ دەنگیان هەر بەرزە لە خۆیان و دەنگیان بەرزە ئەم سەحابەیە دەنگی بەرز بوو کاتێ لە خزمەت پێغەمبەرا دەنگی قسەیە کرد پرسیارێکی کرد یان شتێکی وت بۆ خۆی دەنگی بەرز بوو کاتی ئەم ئاەتە دابەزی کە خوای تعالی فەرمووی ئەی ئەو کەسانێک کە ئیماندارن دەنگتان بەرز مەکەنەوە سەر دەنگی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ئەم پیاوە لە ماڵە دانیشت و دەرناچوو هەر ئەیوت من ئەتازە من ئەهلی جەهەنەمم تەواو مادام دەنگم بەسەر دەنگی پێغەمبەرا بەرز کردوتەوە ئاەت لەسەری دابەزی تازە من جەهەنەمی ڕۆژێکیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پرسیاری کرد لە سعدی کوڕی معاذ فەرمووی باشە ئەوە ثابت بۆ دیار نییە ئایا نەخۆشە چییە وا نایەت بۆ مزگەوت و هیچ هەواڵێکی نییە یعنی بڵێ هیچ نایبینم من ئەویش وتی وەڵاهی نازانم ئەوەی من بزانم نەخۆش و شت نییە با پرسیارێکی بکەم کاتێ پرسیاری کرد و فەرمایشتەکەی پێغەمبەری بۆی گێڕایەوە طبعا چوو بۆ ماڵیان ئەویش وتی وەڵام من بۆیە دەرناچم چونکە ئەو ئاەتە کە ئەفەرمێ دەنگتان بەرز مەکەنەوە سەر دەنگی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوە ڕێک دەقا و دەق من نەگرێتەوە چونکە من دەنگم بەرز ئەکرد لەسەر دەنگی پێغەمبەرا صلی الله عليه وسلم جا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی پێی بڵێ دڵنیابێ ئەو ئەهلی جەهەنەم نییە دڵنیابێ بەڵکو ئەو ئەهلی بەهەشتە ئەوەی کە خوا فەرمێ دەنگتان بەرز مەکەنەوە یعنی ئەوەیە کەوا بە ئەدەبەوە لەگەڵ پێغەمبەرا قسە بکەن صلی الله عليه وسلم کەسێک کە خۆی هەر خۆی بۆ خۆی دەنگی بەرزە ئەوە بەری ئەوە ناکەوێ جا ئەو سەحابەیە ئەفەرمێ ئێمە ئیتر هەموو جارێک کە ڕێمانە کرد ثابتمان لەناوە بۆ ئەمانزانی کەسێکی ئەهلی بەهەشتمان لەناوەیە چونکە پێغەمبەر فەرمووی پێی بڵێ ئەو ئەهلی بەهەشتە ئەهلی جەهەنەم نییە جا ئێمەش دەنگ بەرزکردنەوە بەچی بەوەی کە لە مزگەوتی پێغەمبەرا یان لە هەر مزگەوتێکە دەنگ بەرز نەکەینەوە بەو شێوەی کە کاتێ لە خزمەتی خوایە یا لە خزمەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ئەدەبی پێنجەم خۆشەویستەکانم بانکردنمان بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو بانکردنی کەسانی تر نەبێ یعنی کاتێ باس پێغەمبەرەکەین صلی الله عليه وسلم وەک ئەوە نەبێ باسی کابرایەکی تر بکەین لا تجعلوا دعاء الرسول بينكم كدعاء بعضكم بعضا سباسي فلان رئيسكي فلان مسؤولكي فلان كسكي وناو خوي وناوي تيري مثلا فلان كس ناوي خوي تيري بلام نابي باس بيغمر اوابكي نابي بلي محمدوتي نعوذ بالله نابي وابلي ابي او بري ادب وباسي بيغمر صلى الله عليه وسلم اگر ناوي خوي تينا يكسر بلي صلى الله عليه وسلم بس ادب وايا اغلب كاتي توقساكي بلي بيغمر خوا صلى الله عليه وسلم رسول الله صلى الله عليه وسلم نلي محمد او بروتي جال بروا خوش يسكن ابيني حتى لقران حمو بيغمران بناوي خوانو بان كراون يا ادم يا موسى يا عيسى يا داود بلام نابيني لقران هرجيز يا محمد تابع يا ايها النبي يا ايها الرسول جاء باقام لخومان بادب وايما لقلب بيغمري خويا صلى الله عليه وسلم معامله بكين حتى لباس كردني شيء ادبي كتير اويا لما جلسي بيغمرها صلى الله عليه وسلم
هل نسي إنسان إلا بإذن أو نبي كاتك طبعا ولا زماني في غمر أبو صلى الله عليه وسلم يسش أتواني تو هر كاتي دانش بيتي لمجلسك كباسي في غمري خواتي بكر بأدب وهلسي بأدب ودانشي وبإذن ودانشي أدبي كتير أويك قد قصيك نكي دجي قصي في غمري خواه صلى الله عليه وسلم أنا جاري كسي اسم زور عجائب متي مسلمان جاري وهي ملايشة جاري وهي كساني كتازه خري كام جورشتانا بياوي باسي في غمرك باسي سنتك في غمرك سيركي قصيك كان ريق دجي قصي في غمري خواه صلى الله عليه وسلم زور خطر بخواه أدبي كتير لو أدبانا هر كاتنا رسول الله برا صلى الله عليه وسلم يكسر بلي صلى الله عليه وسلم حتى تناند للروجي جمعة حتى لخطبي جمعة حيش قصيك نابي بكري بلام دروس كاتنا في غمر برا تو الصلوات بدي بلام لبر خوتو دن برز نكيتوا او زور قرن قايبي اقامان ليبي او كساني كباس في غمر بكري يعني صلوات ندن اوان الرزيل وكو في غمر فرمي صلى الله عليه وسلم كوتايش خوش وسكانم لو ادباني كبيوي سهمان ب اويك ابي برامبر باهل بيتي في غمر بادب برامبر باهل بيت كسكاري في غمر ابي بادب ابي الريز لاهل بيتي في غمر بقرين حر زماني في غمر اخوه صلى الله عليه وسلم تا امرو غير كسك اهل بيتي في غمر ابي احترامي بقرين ريزي بقرين بقدر دينكي بقدر دين داريتي كابرا اگر بيدين بو ما ناو خوش نابي الشيخ وسيد وما اگر بيدين بو لا ابو لهب وبرترنيه ابو لهب ما في غمر بو صلى الله عليه وسلم خوي تعالى فرمي تبت يدا ابي لهب بلام اگر دين دار بو اگر بياوي كي باش بو ابي وكو حمزه وعباس وعلي الريزيان اللي بقري كوانا كاتي خويا شون صحابه الريزيان اللي قرتوا خويا اللي الرازي به مش ابي امرو اوار رزلا كسكاري في غمري خواه بقرين صلى الله عليه وسلم واواني تريش كلا في شر رويشتون بادب وباس يمكن والرزيان اللي بقرين وكاتب الين علي كاتي يعني خصم امامي علي كاتي الين حمزه يا كاتي الين عباس اوانا كمامي في غمر صلى الله عليه وسلم بلين خويا اللي الرازي به ربي خويا بخواتنا وجوانا كان يخوت لو انا من بقري كادب من هبي برامبر بخوا وبرامبر بفي غمري خواه صلى الله عليه وسلم وصلى اللهم وبارك على حبيبنا محمد وعلى اله وصحبه اجمعين.